زۆرێکمان ڕەزیل و بەخیلین بەداخەوە لە مەسەلەی خۆشەویستیە، لە مەسەلەی ڕێز و ئیحتیرامی خەڵکە بەخیلیمان تایە، چونکە ڕێز و ئیحتیرام بە پارە نییە، خۆشەویستی بە پارە نی بیدەین بە کەسێ بەڵام پێی نادەین. ژن و پیاو هەیە حتا ئێستا بە یەکتریان نەوتە یەکتریمان خۆش دەوێت، پیان عیبە. من بە ژنەکەم بڵێم خۆشتمەوێ، ئەی بۆ عیبە؟ کاتێککە پرسیار لە پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم چی کەسێک لای تۆ لە هەموو کەسێک خۆشەویستترە؟ فەرمووی لە ئافرەتانە عائیشە، خێزانەکەم خۆشە. ناو سەحابە ناو هەموو پیاوە دەڵێت خێزانم خۆش دەوێ، لە پیاوانە ئەبوبەکرم خۆش دەوێت، لە ژنەکانیشە عائیشەی خێزانی خۆم خۆش دەوێ. بەخیلی ناکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ڕەزیلی ناکە، چروکی ناکە لەوەی خۆشەویستی بە خێزانەکانی ببەخشێ. من بە خێزانەکەم بڵێم گیانەکەم بەڵێ پێی بڵێ و چونکە ئەگەر تۆ پێی نەڵی کۆمەڵی خۆشەویستی بۆ دەرنەبڕی دووری مەگرە کەسێکی تر لە تەرەفی سێم لە دەرەوە پەنا بخوا بە حرامی بۆی دەربڕێت. ڕەزیل مەبە بەرامبەر مناڵەکانت خۆشەویستیان بۆ دەربڕە، بەرامبەر بە هاوڕێکانت، دراوسێکانت، خزمەکانت، هەر کەسێک کە پێت ئەگەر ڕێز و احترام پارەی تێ ناچێ، ڕەزیلی تیا مەکە و چروکی تیا مەکە، تەنها بە قسە دەبێ. بۆیە سەحابەکان دەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام زەردەخەنە لەسەر لێوی مبارەکی بوو، پارەی تێ ناچێ. ئەزانم هەندێک کەس پارەی تێچێ نایکە، بۆیە دەڵێن پارەی تێ ناچێ. ڕێزی خێزانت بگرە، ڕێزی مێردت بگرە، خوشکی بەڕێزم، ڕێزی مناڵەکانت بگرە، بەڕێزم ڕێزی باوکو دایکت بگرە، ڕێزی خەڵکی بگرە، پارەی تێ ناچێ. بەخیلیتیان مەکە لەم مەسەلەدا، بەڕێز بە لەگەڵ خەڵکیدا، ئەو کاتە ئینشاءڵڵا خوا بەرزت دەکاتەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح جامع صغیرە وأحب الأعمال إلى الله سرور تدخل على مسلم. خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورە ئەوەیە خۆشی بخەیتە دڵی موسڵمانێکەوە، بەخیلیتیان مەکە، ڕەزیلیتیان مەکە، خۆشەویستی بخەیتە دڵی موسڵمانێکەوە بە قسەی خۆش، بە لەفزی شیرین، قسەت ناخۆش نەبێ، قسەت ڕق نەبێ، مەدە لە ناو جەرگ و دڵی ئینسان. چونکە ئەو کەسانە خەڵکی الحەمدا خۆشیانی ناوێ، وانەیە کە قسەیان بەرەو ڕووە خەڵکی حەزی پێیان نییە، خۆشەویست نین لای خەڵکی، چونکە قسەکانیان ئەمەندە ناخۆشە ئەوەی لە دڵیا بێ هەمووی دەرەکات دەرەوە. وەڵا فڵان کەس دڵی پاکە هیچ لە دڵیان نایڵێت، تۆ کاکە هیچی نەیڵاو هەمووی دەربڕی، بەرامبەری وێران کرد، کاولی کرد. ئەمانە دڵ پاک نین، ئەمانە دڵیان پیسە، دڵیان ژەنگی گرتووە، چونکە ئەوەی لە دڵیا بێ هیچی نایڵێتەوە. ئینسانی بەڕێز لەوانەیە دە قسە هەبێ بەرامبەر بە کەسێک ئەڵێن با پێی نەڵێم چونکە عاجزە بێ لێم، با دڵی شتێ نەکا بەرامبەرم. بەس ئینسانێک کە قسەی بەرەو ڕووە دڵی خەڵکی هەمووی شکاندووە، هیچ لە دڵیان نەماوە هەتا شتێک لە دڵیا بمێنێ، هەمووی دەربڕیوە. بۆیە با بەڕێز بین، محتەرەم بین، خۆشەویستی بۆ خەڵکی دەربڕین، بە تایبەتی ژن و پیاو زۆر گرنگە خۆشەویستی لە نێوانیاندا هەبێ. هیچ نامردی و ناپیاوی نیە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشتمەوێ. ئەوە پێغەمبەری خوا وا دەڵێ صلی الله عليه وسلم. خوای گەورە لە نێوان ژن و پیاو خۆشەویستی دروست کردووە، ڕەحمی دروست کردووە. ئەی ئەگەر نەبوو ئەو ژن و پیاوی هیچ قیمەتێکی نییە.